بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەر قەیرانەکان و داهاتووی هەرێمی کوردستان دەکەین. قسە لەسەرەوە دەکەین و قەیرانانەی کە هەن لە هەرێمی کوردستان، ئایا قەیرانی دروستکراون وەکو قەیرانی سوتەمەنی، قەیرانی دواکەوتنی موچە، هەروە قەیرانی بێئاویش بە تایبەت کە ئێستا لە سلێمانی سەری هەڵداوە. ئامانج لە دووسکینێم قەیرانە ئایا چیە بۆی خەڵک داواکاری زیاتری نەبێت. وەقسە لەسەرەوەکە ئایا لە ئێستادا فشارێکە یاخود چ جۆرە فشارێک دەتوانێت یاخود ڕێگەیەک دەتوانێت هەرێمی کوردستان دەرباسکە و ئەم قەیرانانە بەرەو چارەسەر بڕۆن. وەقسە لەسەر قەیرانی سیاسی و لێکەوتەی لەسەر هەرێمی کوردستان دەکەین، پێگنێنانی حکوومەت، کارە نەبوونی پەرلەمان، هەروە داهاتووی پەیوەندیەکانی هەرێمی بەغداش و گۆڕانکاریەکانی ناوچەکە و کاریگەری لەسەر هەرێمی کوردستان. ئەم پرسانە لەگەڵ بەڕێز دکتۆر دارا محەممەد ئەمین قسەی لەسەر دەکەین. کاکتۆر بەخێر بێن، سوپاسیامەتە بۆ دەکەین، سوپاس دەکەین. ئەگەر سەرەتا لە قەیرانان دەست پێکەین کە ئێستا هەرێمی کوردستانی دەست پێکردێتەوە بەرلەوەی بچین سەر قەیرانی سیاسی. ئێستا قەیرانی سوتەمەنی و قەیرانی بانزین و سوتەمەنی هەیە. بەڕێز تۆ کارەکەی بۆچی دەگەڕێنێتەوە کە وڵاتێکی دۆڵەمەند بنەوت و 5 پاڵاوگەی بڵین حیزبی هەیە، 50,000 بەرمیل هەیە بۆ ناوخۆ، بەڵام ئەو قەیرانە دروست بووە. بەنای خۆی بەخشندەی میهرەبان، سڵاو لە بەڕێستان و لە بینەرانی خۆشەویست. لە ڕاستیدا کێشەکان من پێم وایە خۆی قەیرانی سیاسی هەیە لە هەرێمی کوردستان و پاشان قەیرانی ئیداری هەیە و هەموو ئەمانە کۆمەڵی قەیرانی کەی دروست کردووە کە بەرهەمی ئیدارە و سیاسەتێکی هەڵا ئەم هەرێمەی بەم دۆخەی ئێستا گەیاندووە. ئێمە لە هەرێمێکی دەوڵەمەند بە نەوت و غاز و سوتەمەنی و لە وڵاتێکە کە ئەم هەرێمە بەشێکە لە عێراق و عێراقی یەکێکە لە دەوڵەمەندترین وڵاتەکانی دنیا لە نەوت و غاز و لێدەگی نەوت لە جیهانە. بەڵام لەم وڵاتەی کە دەوڵەمەندین بە نەوت و غاز و ئەو یەدەگە زۆرەی هەمانە و ئەوەش کە ئێستا بەرهەم دێنرێ، زۆر جار نەوتمان نییە بۆ چراکانمان لەبەری دانیشین، نەوتمان نییە بۆی لە زستانی ساردی کوردستانە خەڵک خۆی لەبەرگەرم کاتەوە. لەم هەموو غازەیە خەڵک پێداویستی غازی ناوماڵی نییە بەداخەوە. کارەباکەمان کە کاتی خۆیمەوتمان کارەبای با بڵێن پرۆژێ ڕووناکی بەرهەمی غازی زۆرە، خەڵکانێک پیان وا بووان نییە. ئەی بۆ ئۆڕۆژانەی کە دانەغاز ئیشەکانی ئەوستێنێ لە کۆرمۆر 24 ساعت نابە کارەباکەمانە بڕێ. غازیان بە عێراقیش فرۆشتووە لەو ڕۆژانەکە. بەڵێ بفرۆشتویان و ئەشی فرۆشن. ئەوە یەکێک لە کێشە گەورەکانە کە ئێستا لە نێوان هەرێم و ناوەند هەیە لەسەر فرۆشتنی غازەکەی کە من پێم وایە بەداخۆڵم کەوایە کۆرمۆر لە دەست هەرێمی کوردستان دەرچووە. شوێنی جوگرافیەکەی شوێنێکی زۆر حساسە، بەوەی کە حکوومەتی عێراقی زۆر باسان دەتوانێت دەستی بەسەرا بگرێت و لە ڕووی سیاسیش ئەمریکەکان پشگیریەوەکەن کە ئەم غازە حکوومەتی عێراقیش بۆی هەیە سوودی لێوەربگرێ. خۆی بەگرێ بەستەکە شەروە لەگەڵ داناغازی لە 150 غازەکە کۆمپانیای دانەغازە بەرەوەی بەرپرسانی هەرێم هێناویانە لە هەر شوێنێ غاز بفرۆشن ئەمان پچک و بەشی خۆیان هەیە، هەنیەوە پشکی خۆیان هەیە و گومانی کیانە. بەداخۆی مە لەم وڵاتە دۆڵەمەنایە قەیرانمان هەیە، قەیرانی ئاومان هەیە، قەیرانی ڕووناکیمان هەیە، قەیرانی سوتەمەنیمان هەیە، قەیرانی ڕێگاوبانمان هەیە، قەیرانی موچەمان هەیە، قەیرانی چیمان نیانی بەڕاستی کێشەی گەورەمان هەیە. دایان هەزار دەرچوی زانکۆکانمان هەیە کوا لەکوێنیان. پێویست بە قەیرانی بانزین پێ دوای قەیرانێکی دروستکراوە بێ کاکتۆر، چونکە سێ ئەو 50,000 بەرمیل هەیە بۆ دانراوە بۆ هەرێم. کۆندنسەیتی بڵین چەمچەماڵ هەیە کە دەکرێت ئەو کۆندنسەیت بەنزینی محەسەن و سوپەر و ئاوانەی لێ بەرهەم بێنرێ کە 22,000 بەرمیل نەوتی ڕۆژانەیە. 5 پاڵاوگەی بڵین کەرتی تایبەتمانەیە کە حیزبەکانن بۆن لە هەولێر چەند پاڵاوگەیەکە لێرە سلێمانی 3 پاڵاوگەی لە هەولێر 2 پاڵاوگەی گەورایە. پێ دروستکراوە قەیرانەکە. کێشەکە چییە؟ وەڵام من نازانم ئایا عەمدەن دروستیان کردووە مەبەستیانە، بەس گرنگەوە ئێستا قەیرانە. بەس ڕاستیەکەی ئەوەیە ئێمە نەوتی خاومان هەیە بێجگەلەوەی 50,000 بەرمیلی ڕۆژانە کە نازانین چی لێ دێ. کۆمەڵێک بیرە نەوتی تر هەیە کە نەوتەکەی لە ناوخۆیان بەکاردێ لە دەرەوەی ئەو 50,000 لە دەرەوەی ئەو ڕێژەیە کادرێ بە بەغا
ئەوە هەر بە تەنکر نەقڵەکرێ لەگەڵ ئەوانەش ئەو هەموو پاڵاوگەیشمان هەیە کە پاڵاوگەکان ئێستا بەشێکیان ئیش بۆ حکوومەتی عراقیەکەن لە بەرەوەی هەرێم پاران نادات لەسەر خاک کێرێمن و لەسەر خاکی هەرێمن خاوەنەکانیشیان کوردە بەڵام ئیش بۆ حکوومەتی عراقیەکەن لە ڕووی ژینگەشەوە زیانی وایە لە ڕووی ژینگەوە زیانیان هەیە لە ڕووی ترەوە ئەرکیانە سەر هەرێمی کوردستانە بەس دوجار حکوومەتی هەرێم نەیتوانی مافەکانی خوانیان بداتێ ئەوەی حەقی پاڵاوتنی نەوتە خاوەکەیە ئەمان مامەڵەکانیان گواستەوە لەگەڵ بەغا مامەڵاکەن هیچ بۆ بەغاکەن دەرەنجام لێرە سوتەمەنی نەما ویستیان چارەسەریکەن لە کاتێکە حکوومەت کەوێ پلانێک دانێ بۆ ئیشێک گۆڕانکارێک بکە وردەکاری هەموو بابەتەکە دراساکە هەموو لایەنەکانی تۆ کازانی بەنزین و سوتەمەنی نییە بیدەی بە بەنزیخانەکان بە 750 چۆن پێڵێ بیدەن بە 850 تۆ نیتە تۆ زانی بەنزیخانەکان لە دەرەوە بەنزینێنن لە ڕووسیاوەی هێنن ئەم بەنزینە 1000 دینار زیاتری تێچێت تاگاتێرە تۆ چۆن ئەڵێ بێ بە 850 کەی پاڵاوگەکانی خۆت توانیت بەنزین دابین کەی بۆ بەنزیخانەکان بڵێ من پێتانە دەم بە 750 توانی باوانی بڵێ بیدێ بە 850 دوو باشە پاڵاوتنی لیترێک ناچێتە 100 دینار تێچوەکەی و نەوتەکەش نەوتە خاوەکە هی خەڵکە هی خەڵکە لەو نژێر خاکە دەریهێنن یعنی عەجەبەن بۆ ئەبێ بە پاڵاوگەکانی بن بە 750 بۆچی نێمە پرسیارێکە بۆچی ئەبێ لا بزنس بکەن بەسەر شانی خەڵکەوە بۆچی یعنی ئەم خەڵک شۆڕشی کرد و خوێنی ڕشت و ئەنفال کرا و قوربانی دا و دان هزار شەهید هەیە لەم کوردستانە هەمووی خەڵک بۆی کرد کە کوردستان ئازاد بێ و کە دادپەروەری هەبێ و کە خەڵک بە مافەکانی خۆی بگا و نەگەوەی کە کۆمەڵێک بازرگان پیا بێ بە ناوی حکوومەت و دەسەڵاتەوە بازرگانی بکا بەسەر خەڵکەوە ببنە خاوەنی پارە و سەروەت و سامان و ژێرخان و سەرخانی ئەم وڵاتە و هەمووی بەرنە دەرەوە و ئەوی تریشی لەسەر خۆیان و دەوروبەرەکەیان تاپۆکەن و خەڵقی کوردستانیش ڕاکە بە دوای موچایەکە نییە و ڕاکە بە دوای بەنزین و نەوتێکاکە نییە و ێ باشەوە بەرەزستانە ڕێنەی خەڵک چی بکە بە سوتەمەنی ئەگەر ئێستا بەرمیلێکنەوە دەست نەکەوێت 250,000 زیاتر چلەی هاوی نەوەی گەرما لەسەر و چلەوەیە ئەی باشە سبەی ئەبێ لە زستانە بەرەوکوێ ئەڕوە چۆن ئیدارەدانی وڵاتێک ئاواکرێ و ئیدارەدانی خەڵک واکرێ ئەم خەڵکی کوردستانە دەرەنجامەکەی بۆچی بێهیوا بووە بۆ بێهیوا بووە لە بەرەوەی زانێ بەرەو خەڵک بەرەو دۆخێکی زۆر سەخت ڕۆیشت یعنی نانتوانی پێداویستیەکانی ژانی خەڵک دابینکەن جگەلەوەی خۆی هەرێمەکە خۆی لەژێر پرسیارە ئێستا بۆ مانایی لەژێر مەترسیدایە هەموو ئەوانەی لە دەوروبەری ئێمن کە حەز ناکەن کوردستان هەرێمێکی فیدرال بێ وڵاتێکی سربەخۆ بێ ڕۆژێک لە ڕۆژان ڕێگەی پێنادەن ئەگەر لە توانایانە هەبێ ئێستا ئێمە کارێکمان کردووە ڕۆژ بە ڕۆژ دەسەڵاتەکانی هەرێم چووگە بێتەوە ئەوانە بنە خاوەنی هێز ئەمە ئەمە کۆمەڵێک ڕاستیە باسیەکەین باس لەوە ناکەین چونکە زۆر جار بۆی خەڵک چاوەشەکاریکەنەوەانەی کە ڕاستیەکان هەڵێن پیان عیب نییە بڵێن ئەمانە جاشن لەبەرەوەی ڕاستیەکان بە خەڵکە گەێنن بەڵام خوان هەچی جاشایەتە بیکەن هەموو لەشکری داگیرکرد بێن لەسەر وڵاتەکە ئەوان هەر شۆڕژێڕن ئەمە کارەساتەکەیە عێراق وڵاتێکە گەندەڵە وڵاتێکە میلیشیا حکومیەکە وڵاتێکە دزن وڵاتێکە تۆ چۆن باسیەکەی خراپە باشە سەرەت و سامانی عراقشیان دزیوە بەڵام دەرەنجام ئەوان وڵاتێکە ناوی کۆماری عراقە سنوورێکی دیاریکراوی هەیە هەر وەک خۆی منێتەوە هەر ناوی کۆماری عراقە و هەر سنوورەکانی ئێمێنەوە هەر کەس ناتوانێت لی کەم کاتەوە شیعە حکمی بکایە سنی چەپ بیکایان ڕاست ئیسلامی بیکایە ئەلمانی مهم عێراق و سنوورەکانی دیارە و دەوڵەتەکەی دیارە و سیادەی دیارە بەس ئێمە لە هەرێمێکین تا ئێستا هەرێمەکە لە دەستورێک هاتووەکەم دەستورە سبینێ گۆڕانێک بێت لە ڕژێمی عراقە دەستورەکەشە گۆڕێ تا ئێستا مادەکانی دەستور بەشێکی زۆریان سەبارەت بە کورد جێبەجێ نەکراوە ئێمە لە هەرێمێک هاژین کابوو ئێمە نمونە بین بۆ خەڵکی تر تا ئێستا پەرلەمانمان نییە حکوومەتمان نییە کە بش بێ هیچ چارەسەرێکی پێ ناکرێت کە نیشە یعنی ئێمە لە بارودۆخێک هاژین لە کاتێککە بەغدا سەرڕای هەموو ئەم کێشانەی کە هەیەی وتمان دەوڵەتە و ئێمە ئەستا پێویستیمان بە عێراقە بۆ موچە بۆ سوتەمەنی بۆ هەموو ئەو بابەتانە بۆ هەناردەکردنیشی و دۆستەکانی ئێمە کە جاران دۆستی کورد بوون لە پێش هەمویان و ئەمریکیەکان و عراقی نوێش ئەوان هاوکار بوون لە دامەزراندنی ئێستا پشتگیری حکوومەتی عراقیەکەن بەداخەوە چکە بەرژەوەندیان لەگەڵ حکوومەتی عراقیە
لە بەسەلەی نەوت و غاز و هەموو ئەو بابەتانە وە گلەی و تێبینێکی زۆریان لەسەر هەرێمی کوردستان هەیە ئەوە دۆستە نزیکەکانمان خۆوانەی تریش کە حەز بە نەمانی هەرێمەکە ئەکەن ئەگەر ئێران بێ یا تورکیا بێ هەرچی بێ ئێستا ئەوان پەیوەندەکانیان لەگەڵ بەغا باشترە ئێرانە بەغابەی خۆی زانێ و لەم جەنگەشا کە کۆتایی هاتووە یان باڵێن ببوورە ئێستا ئەگەر بەستێک کراوە هەتا ئەم ساتە وەختەش ئێران براوەی جەنگەکەیە بۆ ئاعتیبارەی کە نەڕووخاومایەوە یخوانیش ئەگەر پشتی حکوومەتی عراقی ئەگرن جۆرێک لە تووڕی شێ پێ دوێت لەن ئێرانەوە هەم دژیەکێتیان ئێرانیەکان ئێمە بینیمە کۆمەڵێک ناوچەی سەربازی هەم لە سنووری هەورێ هەم لە سلێمانی ناوچەی سەربازی بوون کۆگای چەک بوون هی هێزەکانی پارتی ئێرانیەکان ناشارنەوە گلەیان لە حکوومەتی هەرێم هەیە نازانم پەیوەندەکانن لەوە چێ جیاواز بێ لەگەڵ یەکێتی و پارتی هەرێکان بە شێوازێک و ئەمڕۆ وەزیری دەرەوە ئێران لەگەڵ بافڵ تاڵبانی سەرۆکیەکێتی قسەی کردو و داوەتی کردو بۆ ئێران و داوەتکردنیان بۆ ڕوونکردنەوەی لەسەر ئەو گومانانێک کە ئێران هەیبێ هەر کامێکیان بێ من پێم وایە کێتی هێشتا هەردۆستی ئێرانە و دەکرا و تەلەفۆنی بۆ ئێرە کراوە بۆ هەولێریش بکرایە کە بۆ ئێران کردو دیارە تایبەتمەندێک هەیە کێتی نزیکتر بێ لە ئێران ئەو ڕاستیەکە ناشاردرێت بەس نیگەرانێکە بووە هەم نیگەرانێکی لە حکوومەتی هەرێم لە ئیدارەی هەرێم لە پەیوەندی هەرێم لەگەڵ ئەمریکا و ئیسرائیل و باسیەکان و هەموو ئەمانە کۆمەڵێکشتن هەندێکی ڕاستوەندێکی گومان و تێکەڵ بۆ ئیتر مەترسی لەسەر هەرێم دروست کردووە لەو لاشەوە تورکیایە کە بە هەموو شێوەیەک لەگەڵەوە نییە هەم هەرێمە فیدراڵە بمێنە گومانی تیانێ بەزەوە مامەڵەیە لەگەڵ ئەمری واقعیکا لە پێناوی پاراستنی بەرژەوەندەکانی خۆی ئێستا ئەوە تا هاوپەیمانەتێکی گەورەی دروست کردو لە ناوچەکە لەگەڵ سعودیە و پاکستان و سوێنێ میسر و وڵاتی تری دێتە ناوەوە کاریگەری هەر هەمووی کاریگەری زۆری دەبێت لەسەرەوەی کورد لەو ڕۆژگارانەی پێشوە نەیتوانی بێ فیدراالێکە بەرەو پێشبەرێ ئێستا دەیەوێت لەم بارودۆخی ئێستاە کە هیچ مەرجعەتێکی نەماوە کە پەرلەمانەکەی نەماوە کە نەیتوانی داوای ئەمریکیەکانیش جێبەجێکالەوەی هێزەکانی پێشمەرگەش یەکخەنەوە بەڕاستی چۆن لەم بارودۆخەیە کاریگەری نابێ هەرێمی کوردستان دەوێت بەرەو کوێ بڕوە لەسەر و هەر هەموو شێوە خەڵقی کوردستان بێهیوا بووە متمانەی بەم حکوومەت و دەسەڵاتی کوردیە نەماوە خەڵک بێ متمانە بووە بەڕابردوو بێهیوا لە داهاتوش بەڕاستی دوای دین و سەر قەیرانە سیاسەکە بەس کەوتۆ بۆ کێشەی بانزینەکە فەرمون دەکرێت ینی عێراق بکرێتە دەواازەیەک بۆ چارەسەری کێشەی بانزین چونکە ئێستا ئاراستەیە کێ لە ناو پەرلەمانی عێراق یاخود بڵێن پارتی دەیەوێت پشکی نەوت هەرێمی زیاد بکرێت بۆ 140,000 یان 126,000 بۆ نمونە بەڵام ئاراستێک شێکە دەڵێ با تەسلیمی بەغدای بکەن ئەوە ینی کامیان قەیرانی بانزین چارەسەر دەکرێت ئایا پشکی هەرێمی زیاد بکرێت لەجێ دەسەڵاتی ئەوانە بێ یاخود ڕادستی بەغدا بکرێت بەغدا سوتەمەنی دابین کە زانی گرنگترین شت لە هەموو حکوومەت و ئیدارەیەکە پلانە باش ئەگەر ئێمە پلانمان هەبووە ئەو ڕۆژەی لەگەڵ بەغا ڕێککەوتین کە بەغاوتی ڕۆژی 50,000 بەرمیل لەوتانە دەمێ بۆ داهاتی ناوخۆ بۆ پێداویستی ناوخۆ ئەگەر ئەم 50,000 بەشی ناکرد هەرێم بۆ قبولی کرد هەرێم ئەو ڕۆژە 50,000 قبول کردووە ئەم 50,000 بۆ پێداویستی لە 150 خەڵقیشت پێدابین نەکرد وای ئێستا بەشی 150 پێداویستی خەڵک دەکات ئێستا چارەسەرەکار لە بەغدایە گومانی تیانە بە دووسێ شێوە چارەسەرە بێ کە هەرێم نایەوێ وا بکە عێراقی ژوتبووی بماندنێ بە زۆر باوەزیری نەوتی عراقی زۆر بەڕوونی ئەڵێ 50,000 بن بە ئێمە بە نرخی بە بەغدا بنزین و سوتەمەنی بۆ هەرێمی کوردستان دابی نەکەین و تەمەن بنزین و نەوت و هەموو بە غازی شەوە بەڵێ ئەڵێ ئەوانە تەسلیمی ئێمەکەن ئێمە ئەوانە هەموو پێداویستەکان خەڵک کوردستان دابی نەکەین لە کاتێکە ئەگەر عێراق بەڵێن باو ئەو پێداویستە جێبەجێ نەکە خەڵکی کوردستان زۆر بەڕوونی ئەتوانێ یعنی زۆر بەبێ باکانە بە بێخەم ئەتوانێ هەڵوێستێکی زۆر تون وەرگرێ بەرامبەر بەغدا ئەگەر ئەو پێداویستیانەی دابین نەکرد بەس ئێستا کە ئەمان خۆیانن ڕێگە نادن خەڵک ناڕزاییش دەربڕێ باشە کە خۆیان پێیان جێبەجێ ناکرێ ئەگەر بزنس نییە بۆ نایدەنە دەست بەغا 50,000 بەرمیلە بۆ خۆتان و فەرمو پێداویستەکانی خەڵکی کوردستان دابینکەن بەس ئەی بزنس و دزیەکە لەکوێ بکرێ گومانی تیانێ مەجای تیان نامێنێ ئەمانە ئەو کاتە سیستمی ئەسیکۆدا نەبوو مەرزەکان هەبوون گومرگەکان داهاتی تر هەبوو وتیان ئێمە مادامم داهاتەمانەیە و 50,000 بەرمیل لەوتیش بێ شتێکی خراپ نییە بەڵام کاتێک ئێستا بینیان سیستمی ئەسیکۆدا بۆ ناچاری و جێبەجێ کرا خەریکە هەموو مەرزەکانیان لە دەست دەرەچێ و خەریکە حکوومەتی عراقی ڕێگای ترەگرێتە بەر بۆ هەناردەکردن و هاوردەکردن و
ئەوانە ئەمەوای کردووە هەرێم کە هەموو دەرگاکانی لێداخرێ ئەم جارایان بڵە 120,000 بەرمیلمان بنێ من بە بۆچوونی خۆم ئەگەر عێراق 500,000 بەرمیلی با بە هەرێمی کوردستان ناتوانێت لیترێ بنزین با بە 500 دینار ناتوانێت بە هیچ شێوە هەر نایکەن و نایەنەوێت چووکە بزنسەکە لەوێ کۆتایی دێ ئەمە بزنسێکی گەورەیە خەڵکیشیان وا ڕاهێنا خەڵک بڵێ کەی تێر دەبن سەڵاتدارانی هەرێم ژیانێکی شەهانە هەموو شتێکیان هەیە پاریان لە دەرەوە هەیە فڕۆکەی تایبەت بڵێنی خۆیان جاکردۆ لە شوێنی خەڵک داهات هەرێم دەبن ئەو هەموو پارەیە بۆ چییە؟ وڵڵاهی من جوابی ئەو نادەمەوە نازانم یعنی چونکە خۆوانەی کە شەریکیەوە جگەلەوەی شەریک ناوانەی کە بزنسەکەن بەردەوام بە دوایەوە گەڕێن ڕقەمەکانیان گەورەتر بێ داهاتەکانیان زۆرتر بێ حساب بانقیەکانیان پارەی زۆرتر تیا بێ ئەو گومانی تیانە ئێستا ئەوەی من نەیبینم لە هەرێمی کوردستانە زۆرتر بزنس هەیە نە کوردایەتی هەیە نە جێبەجێکردنی دەستور هەیە نە جێبەجێکردنی یاسا هەیە نە خەمخۆری بۆ کێشەکانی خەڵک هەیە بەقەدەر ئەوەی چۆن بزنس بکەن و پارە پیاکەن هێشتا کێشەی خەڵک حەل نەکراوە تۆ ناتوانانی موچەی بۆ دابینکەی وڵا پێوەرە خەینە سەر بیری ماڵان وڵاوی لە ئۆتۆمبیلە زیاتری هەیە لەبەر دەرگا بێ ئەوانش پارە بن حەقی پارکینگەکە کەی تۆ توانیت کاکە پێداویستەکانی خەڵک دابینکەی هەلی کار بە خەڵک بڕەخسێنی و هەموو ئەو کەسانی تەمەنیان خوار 18 ساڵە و تەمەنیان سەر و 6 ساڵە موچیان بۆ دابینکەی ئەو کاتە قەچیەکە وەکو ئەوروپا هەموو سەرجادەکانیش بە بەکرێ پس تۆکە نەتوانی و پێداویستە سەرەکیەکانی خەڵک دابینکەی ناتوانی لە ساڵێکا دەکەس دامەزرێنی چۆن هاتووی ئەم هەموو بارگرانیە خێ سەرشانی خەڵک ئێوەش هەموو شتێک سنووری هەیە ئێمە زانین جام کە پڕ بوو لێ ئەڕژێ و مێژوو ئەو ڕاستیەمان پێڵێ بۆیە بێ برادرانی ئێمە بزانن هەرێمی کوردستان لە بارودۆخێکی خراپدایە جارێک تری ژێڵێمەوە ئەگەر زوو فریان نەکەوین ئێمە هەرێمەکەشمان لەدەست دەرەچێ بەرپرسیاری تێکەشی لەدەست ئەم حیزبانەی دەسەڵاتە تا ئێستا لەم بارودۆخە سەختەشە ئامادە نین واز لە بزنس و تیجارەتی خۆیان بێنن بۆ خەڵک کوا پرۆژەکان کوا ئاوەدانی کوا ڕێگاوبانەکان کاشتی تازە کە ئەکرێ هەیری سەر قەیرانی و کاکتۆری سەر سلێمانی قەیرانیا و بەردەوامە بەکەمتر لە 5 ملیارێک دەکرا چارەسەر بکرێ بەسەر چارەسەر نەکراوە ئاوی سەرزەویمان زۆرە وایە پێویستمە ئاوی ژێرزەویش نییە گەر زانیم ساڵبرتن و خۆی ئاو نییە ئێمە لە ئاوا دۆڵەمەندین ئاوی ژێرزەویشمان هەیە و سەرزەویشمان هەیە هۆر ئاوی ئێمەیە عراقیش بۆ ئاواژی ئاوی بەڵێ ئاوی دوکان و دەربەندی خانەوە ئەڕوابووی ئێمە کێشەمان جارێکتر لەواڵم لە ئیدارەدان و لە پلاندانە نایە نەمان بووە ئەجینا زۆر دەمێک بوو بە دروستکردنی بەنداوێک لە خێوەتە کە زۆر بە ئاسانی ئاوەکەیە گەشتە سلێمانی پێویستی نەبوو 65 کیلۆمەتر ڕێگا ببڕێ لە دوکانەوە زۆر بێ مەسرفتر و بیارێکتر بوو کێشەی ئاوی سلێمانی کۆتایی هاتبوو ینی معقولە حکوومەتێک لە 30 ساڵە نەیتوانی بەنداوێک دروستکات کێشەی شارێکی گەورەیە و سلێمانی کە لە ملیۆنە زیاتر دانیشتوانێتی چارەسەری بکە باشە خۆ پێداویستیەکانی کە ئاو نییە بۆریەک تەقیوە چاکردنەوەی بۆریەک تێچووەکەی $10,000 بێ ئەکرێ شار بێ ئاو بێ لەسەرەوە ئەمە بەڕاستی خۆی لاوریش قەیران هەبوو بزانام چارەسەر بەزەوی ئێرە پارەشیان بە تەقانی بەرپرس و بزنسمانی وامان هەیە لە وڵاتە با باسی بزنسمانەکان نەکەین کە ئیمکانیەتیان هەیە لە حکوومەت دەوڵەمەندترە بەس بەرپرسی وامان هەیە لە شەوێکا $10,000 بخۆی سەرف کردووە لە شەوێکا بلانی کەم هەش بۆ زیاتریش ێ باشە ئەکرێ خەڵک ئاو نەبێ لەبەرەوەی بۆ یەک تێک شۆ $10,000 تێچێ ئەکرێ بودجەی دایرەی ئاو و کارەبار ڕێژەیەکی ئەوەندە کەم بێ ئەوەندە کەم نتوانن نەک بچووکترین پێداویستی خوانی پێدابینکەن ئێم هەموو پارەی وەرەگیرێ چێ بۆکوێ دەرەنجام ئیدارەدانی ئەم بارودۆخە ئاوا ناکرێ و وەزعەکە بەرەو خراپترە ڕوە ئەم بوونی ئەم گەندەڵیە کە ئاوا تەشەنەی سندووە لە شێوەی کانسەرێکە شێرپەنجەیەکە چۆن سەرەتانێک سەر بەناو جسما بڵاوە بێتەوە دوایی بە هیچ شوێ کۆنتترۆل ناکرێ وخۆ وشەی گەندەڵیش لە گەندەڵی دارەوە هاتووە دار کە گەندەڵە بێ ناوەکەی وردەوردە ئیتر لە ناو لە کرۆکەوە دەست پێکا و دوایی بڵاوە بێتەوە هەموو درەختەکە ئەگرێتەوە لە ڕاستیە ئەمەی ئێمەش ئەم گەندەڵی کە ئێستا بە سیستەماتیکی لەسەرەوە بە خوارەوەدا شێکی جوانیش نییە لە چاو دزی گەندەڵی جوانتر نییە بۆ خۆیان دایان تاشیوە وڵی وشەیەکە و خۆی وشەیەکی کوردی ڕەسەنە وەکوتم وەختی خۆی بە دار و تراوەداری گەندەڵدارێک کە ناوەکەی کلۆرە بێوردەوردە و
ترینی تیان نامێنێ هێز و پێزی تیان نامێنێ دوجاریش زۆرترەوە لە دارە بە تەمەنەکانە ڕۆدا ئەمانش دیارەیترەوە هەرزوو پیر بوون و هێشتا ساوا بوون پیر بوون ئیفلیج بوون تووشی گەندەڵی بوون تازە خۆشیان پێڕاز ناکرێتەوە دەرەنجام بەڕاستی ئەو دەسەڵاتانە نامێنن ئەوە حەقیقەتێکە مێژوو پێمانەڵێ و ئەوەی ڕابردوو مێژوو خوێن دەبێتەوە و هەموو دەسەڵاتدارانی پێشووی بینی بێزانێ دەرەنجامی چییە بەسکەوتۆر بۆ دۆخە سیاسەکەوی کە بەڕێزووتت لەو قەیرانە ئێستا بۆن هەموو وڵاتانەوە بەڕێزووتت هاوپەیمانی دەکەن ئێستا تورکیا سعودیە پاکستان لە دەرەنجامی و جەنگە هاوپەیمانێتێک کراوە بەزیستە وەکو بەڕێزوت پارتیوێکی ناتوان کۆژ بوونەوە سەرای قەیرانە سیاسە لە کاتێکە دەوڵەتان خەریک خۆڕی خستنەوەن ئەوە شیعەکان لە عێراق بڵێن عەلی زەیدانی ناوە بۆی دەسەڵاتیان لەرز نەچێ بەس دیرە دۆخەکە پێچەوانەیە دەنجی خەڵک بەردەوام لە پێناوی بەرژەوەندی نەتەوەکەی خۆی شتەکە تورکیا هەستی کرد دوای ئەم جەنگەی ئێران ئیسرائیل زۆر پێڕاکێشێ و زۆر بە ڕاشکاویش هەڕەشەکانی لە تورکیاشە کردووە ئێران پێویستی بەوە بۆ هەوڵ بدا ئەم هاوپەیمانەی تێبکا بۆی چۆن خۆی لە مەترسیەکانی ئیسرائیل بپارێەوە بێگومانیشم لەوەی بڕۆ ڕۆژنامەنووسە ئیسرائیلەکان دوای ئەم ڕێکەوتنە سێقۆڵیە بە مەترسێکی گەورەی بەسەر ئیسرائیلە بینن واتە تورکیا هات ئەم هەڕەشانەی لە خۆی دوورخستەوە بەم هاوپەیمانیت سعودیە کاتێک کە کێشەی هەیە لەگەڵ حوسیەکان و یەمەن و ناتوانێت کۆنتترۆلی وەزعەکە بکە دێ لە پێناو پاراستنی وڵاتەکەی خۆی هاوپەیمانە تێکەکە بۆ ئەم هاوپەیمانەتی یارمەتی دەری بن بۆ پاراستنی وڵاتەکەی لە مەترسیەکانی حوسیەکان و مەترسی تریشکە هەبێ بە هەمان شێوە پاکستان مەترسی تری هەیە لەگەڵ هیندستانە لە شەڕایەوە لەگەڵ ئەفغانی کێشەی ئابووری هەیە و لەگەڵ ئەفغانیش لە شەڕایە ئێستا دێ هاوپەیمانەتی تێکەکە لە پێناو پاراستنی وڵاتەکەی و چارەسەری کێشەکانی وڵاتەکەی خۆی هەموو وڵاتێکی دنیا هەروەکە ئێرانەکانی بە هەمان شێوە بۆ تا لە پێناویمانەوەی خۆیانە دێن لەگەڵ ئەمریکیەکان ڕێکەون و دایانەوەی هاوپەیمانەتی تر بکەن و دۆستایەتی خەڵکی تر بێن لەناوە بەڵام برادرانی ئێمە ئەوەندەی لە خەمی بزنس و کەسابەتەکەی خۆیانن مانەوەی حیزبن بەقەدەر ئەوە لە خەمی بەرژەوەندی ئەم هەرێم و کوردستان و نیشتیمانە نین لە خەمی ئەوە نین ئەم هەموو خەڵکی خوێنی ڕژا لە پێناوی چییە گەر نادەبوو ئێستا زۆر بەزووی ناوماڵی کوردیان ڕێخستایە و پەرلەمانیان کارا کردایە حکوومەتێکی نوێ دروست کرایە و خەڵکی تەکنۆکرات و بێلایەنیان بێنایەکە کە ڕێک ناکەون لەسەر کەسایەتەکانی خۆیان زوو بەدەم کێشەکانەوە بچوو نایە بۆی ئەم هەرێمە ئەم قەیرانانەی هەیەی چارەسەر بکرێ ئەم قەیرانانە قەیرانی دروستکراون بەغدا 20 ڕۆژاڵێ 120 میلیارد بنێرە کە 120 میلیارەکانیان ئەوێ ئەوەی تریژ نەیە چووکە گەر بەغابەیە بێ خێرا موچە بن 120 میلیارەکان پێ نادرێت ئەوەی موچەخۆرێ خەمیەتی موچەکە ناتوە حکوومەتی هەرێم کە بەرپرسە لە ژیانی هەموو خەڵک ئەو خەمی نییە ئەو حەزەکە هەفتەیەک تر دواکەوێ هەر بۆ ئەم هەفتەش دواکەوە لەو هەفتەی داهاتوو بەرەوەی بانی پشوو بەسکەوتۆر وەکو چارنووسی حکوومەت و پەرلەمانەکەش پێ دوێت تا هەڵبژانی داهاتوەرە ئاوا دەبێ بەبێ حکوومەت بەبێ پەرلەمان وەزانی کێشەکەی ئێمە کێشەیەکی قوڵە بەڕاستی یەکەم ئێستا پەرلەمان نییە پارلەمانتارەکان موچەوەرەمانتارەکان هەن موچەی خۆیان وەرەگرن و بەڵام پەرلەمانمان نییە حکوومەتیش هەر ئەوەیە ناوی کاربڕێکەرە ناویشی هەر ئەوەیە و گریمان بوو یعنی هات ئەم پەرلەمانە ئێستا بەیانی ڕێککەوتن و کۆبەوە چی ئەەکەن ڕێککەوتون هەمویان دەنگ بدەن بەم حکوومەتە ئێستا هەمان حکوومەت و هەمان کابینە و هەندێک دەموچاوە گۆڕێ باقیەوەی تر لە جێگای خۆیەتی چارەسەری کێشەیەکەکە پەرلەمانەکە کە کۆ نەبووتەوە ئێستا لەگەڵ ئەو کاتێک کە کۆ بێتەوە بێ فەرقی چی بێ یەکەم ئیشی پەرلەمان کە کۆ بێتەوە جارە هەڵبژارنەوەی هەمان حکوومەتە دانانەوەی هەمان دەسەڵاتە ئیتر ئیمەدەم بەڕێز چی ئەگەر حکوومەتێک چ جۆرە پەرلەمانێکی ئەوە گەر باس لەوە بکرایە کاکە ئەگەر باس لەوە بکرایە حکوومەتێکی تەکنۆکرات دروست بکرێ لەم بارودۆخێکی ئێستا هەیە بۆی خەڵک لەژێر هەژمونی ئەم پەرلەمان و حکوومەت و دەسەڵاتە لەژێر هەزمونی ئەم دو حیزبە بێتە دەرەوە کە بەداخەوە ئەوە نییە واگەر بێتەوە من نەکرێ هەڵبژارنێکی تر بکرێت چۆنە هەڵبژاردنێک لە بارودۆخێکی ئاوا کە خەڵک ئەوەندە بێ هیوا بووە نیوەی خەڵکی کوردستان بەشداری هەڵبژاردنەکان نەکا بۆ پۆسوێنێکی بەهێزی یەک ڕیزیش نەبێ پارتی وێکێتی بە هەموو شێوازێک بتوانن خۆیان تەزویر بکەن و زیممەی خەڵقیش بکردن و دەنگ بێننەوە جارێکتر بە هەڵبژاردن هەرە بنەوە بە زۆرینە و وەر هەمان حکوومەت دروزەکەنەوە لەبەرەوە ئێمە بەڕاستی لە قەیرانێکین پرۆسە سیاسیەکە کە قەیرانێکی سەختە هەتایەکێتی و پارتی مابن بۆ بۆچوونی من ئەوە کێشەیە چارەسەر نابێ چکە ئەوان ئەساسی هۆکاری دروستبوونی کێشەکەن هەتا ئەو دوانە بمێنێ تاوان لە حکومڕانی بن
ئێمە چاوەڕێتی باش نەکەین سەریکە ئەوان باوەڕیان بە شەرعەتی شۆڕشگەری خۆیان هەیە کە ئەنەهو ئێمە خەباتمان کردو ئێمە مێژوومان هەیە ئێمە شۆڕشمان کردووە ئێمە هەرێممان دروست کردووە ئی خۆشمانە ئێمە خوێنمان ڕۆشتەوە هی ئێمەیە وە لە پێناویمانەوەی خۆشمانە نایشانەوە لە کۆبوونەوەی تایبەت و لە هەموو شوێنێکا و بەکردەوەش کردویانە کێشەمان نییە ئێران هێنین تورکیا هێنین عێراق هێنین پەنا بۆ هەموو شوێنێکە بین گرنگەوەی خۆمان بمێنینەوە ئەوانی پارتیویشی هەر بە درێژایی مێژوی خوانیشان لەسەر کردووە ئەلەم حاڵەتە تر بەرژەوەندی میلەت و وڵات و نیشتیمان ئەکەوێتە مەترسیەوە بۆیە من پێم وایە بەڕاستی تاکو بەم شێوازەی ئێستا یەکێتی و پارتی ئاوا بمێن و ئەم دەسەڵاتە ئاوا بیر بکەنەوە ئەو قەیرانانە چارەسەر نابن بەڵکو قەیران بە قەیران نەسپێرین کێشە بە ئەی دەرفەتێ وەکو خەڵک فشارێک دروست بکرێ ناڕەزایەتێکە بێت چونکە ڕەنگە بڵێن هەموو ڕۆژێوە دەبێ ڕۆژێک شەڕی بانزین بکەی شەڕی نەوتی سپی بکەی شەڕی موچە بکەی ئەنێ ئەو هەموو شەڕێک ئێستا هاوڵاتی دەکا لە پێناومانەوەی لە ژیان دابینکی پێویستەکانی ئەندامانی خێزان ئەگەر فشارێکی سەرتاسەری هەبێ چارەسەرێک دەبینی یاخود فشارێک بکرێ چ جۆرە فشارێک قوربانجە من پێم وایە گۆڕانکاری تەنها لە ناوخۆواکرێ بەنی بە پلەی یەکەم کە گۆڕانکاریەکان دوو جۆرن جۆرێکیان لە ناوخۆواکرێ جۆرێکیان هەزی دەرەکیەکە بەڵام لە هەردووکیان تاواکەری یەکترین ئەگەر گۆڕانکاری ناوخۆ بیەوێ خەڵک لە ناوخۆ بیەوێ گۆڕانکاری بکە حتمما ئەم دەسەڵاتە گۆڕێ و هێزەکانی دەرەوەی خۆشمان دەرەوەی هەرێم بیشیانەوێ دەخالەت کە ناتوان سەرکەوتوو بن کاتێک کە میلەت ڕاپەڕێ دەرنیکەم لە قۆناغیەکەمە ناتوانن بە ئاسانی خەڵک سەرکوتکەن ئەگەر خەڵکی کوردستان هوشیار بێ و ئەم بارودۆخە قبڵ نەکا من پێم وانە گومانی تیان نییە کە یەکێتی و پارتی ناتوانن وا بەردەوام بن چۆن دروست دەبێ و ناڕەزایەتی ئێستا قۆناغ هەندێک خەڵک بێهیوا بوو لە هەموو جۆرە ناڕەزایەتیەک بۆیە دەڵێ با خۆپیشاندان سوودی نییە ناڕەزایەتی فشار ئەگەر چی بکرێسە دەتوانرێت ئامانجەکە بپێکی خەباتێکی مەدەنی لێرە چی بکرێ بڵێن والله شاعرێکی عەرەب بڵێ لەقەد ئەسمعتە لەو نادەیتە حەیەن وەلەکن لا حەیاتە لیمەن تونادی من هەستەکەم ئەم خەڵکەی ئێمە وەکو مردوومان لێ هاتووە گیانمان تیانی هەتا ئێوارە بانگمان کەن هیچ جوابێکمان نییە هەتا ئێوارە ئازارمان دەن ئەمان چەوسێنەوە نەود نییە سوتەمەنی نییە ئاو نییە کارەبا نەبێ هەرچی نەبێ لە شوێنی خۆمان ناجۆڵین نازانم کەی هەنی بەڕاستی و عاڵم نازانم کەی وە بۆ ئەجینا ئەگەر میلەت بیەوێ ڕاپەڕێ زۆر بە زووی گۆڕانکاری پێکرێ ئەگەر میلەت ڕاپەڕێ لە ترسی میلەتیش بێ من قەناعەتم وایە دەسەڵاتە گۆڕانکاریەکە بەڵام وەکوتم جارێک تریش جام کە پڕ بوو لێی ئەڕژێ لەوە چێ هێشتاوەی ئێمە پڕ نەبوو بێ مابێتی بەڵام کە گەیشتە حەدی خۆی مێژوو پێمانەڵی گەلانی دنیا لەوانەیە هەندێنێتەوە زۆر زوو ڕاپەڕن هەندێک درەنگتر هەندێک درەنگتر بەڵام من پێم وایە کە گەیشتە حەدی خۆی خەڵکی کوردستان قبڵ ناکە جگەلەوەی فاکتەرە دەرەکیەکانیش لە پێشن بۆ نێشتنی ئەم دەسەڵاتە کاتێک کە هەموو ڕۆژێ هێزەکانی پێشمەرگە لە ئینزارا بێ و هەموو ڕۆژە مەترسیەوە بێ حەشتی شعبی و بەغا پەلاماری کێڵگەنەوتەکان و ناوچەکانی هەرێمی کوردستاندا و هەر کاتێک گەران بیەوێ کەس نەتوانێت ڕێ لێ بگرێ و تورکیا هاتۆتە ناوچەکانی دۆ کۆر شوێنێکی بێ کەس نەتوانێت ڕێ لێ بگرێ ئیتر هێز و قووەت و پێزی ئێمە لەکوێ دەتوانین ڕوبەڕووی کوێ ببینەوە هەر بەڕاستی ئێڵێم ئەوە لە مەترسیە دەرەکیەکان کە لەسەر هەرێم هەن هەر کاتێک بێوێ لە ناوخۆشە کە خەڵک ئەو هەموو خەڵکە بێ هیوا بووە یعنی ئەگەر ڕۆژێک خەڵک ڕاپەڕی لەسەر داواکردنی مافەکانی خۆی کێ هەیە ڕوبەڕووی بێتەوە کێ هەیە بتوانێت خۆ بۆ هێزی جەماوەری ڕاپەڕی و بگرێ هیچ کەس ناتوانێت دیکتاتۆرەکان نانتوانیوە شای ئێران نەیتوانی حوسنی مبارەک نەیتوانی سەدام حوسێن نەیتوانی ینی کوێتوانێت کە جەماوە ڕاپەڕی ڕوبەڕووی بوەستێتەوە من پێم وایە گە خەڵکی کوردستان بەڕاستی فشار بکە ڕاستە لەوە چێ خەڵک بێ هیوا بێ لەوەی ڕابەرایەتێکی نییە ئۆپۆزیسیۆنێکی بەهێز نییە ڕابەرایەتی خەڵکی کوردستان بکە بیهێنێتە سەر شەقام پشگیری بکە و بڵێ وەرن و دووریش نیە خەڵقیش خۆی هێشتا مابێتی کە بگاتەوە قۆناغا گینا وەکوتم
دەبوو خەڵک ئەمەی قبول نەکردایە بەهات نایە سەر شەقام کاتێک مامۆستایان داوای خۆپیشاندانیان نەکرد بۆ موچەکانیان هەر مامۆستایان نەچوو چینەکانی تری کۆمەلگا کەس پشتیوانی نەکردن وەک پێویست ئەوە کارە ساتەکە لەوەیە لە کاتێکە هەمومان زەرمەندی لەم بارودۆخی هەیە کاکە زەرمەندین ئاوا بڕوا هەرێم نامێنێ زەرمەندین ئاوا بڕوا وەزاکە خراپترە بێ بزنسمانەکان زیاد دەکەن بەرپرسەکانە بنە بزنسمان و خەڵقیش وردەوردە پارەی سوتەمەنی و نان و ئاو و پێداویستەکانی کێ بۆ دابین ناکرێت ئەمە کارە ساتەکە لەوەیە بۆیە من پێم وانیە بارودۆخە ئەگەر زوو دەسەڵات فریان نەکەوێ لەوەچە بەرەو قارێک ڕوا کە دوایی کۆنتترۆڵیش ناکرێ ناڕزایەتی خەڵک لە کاتێکا وەکوتمان هەرێم ناحەزی زۆرە دوژمنی زۆرە زۆر لایەن حەزەکە نەمێنێ ئەگەر ئێمەش ئاوا مامەڵە بکەین ئامادە نەبین هیچ کێشەیەک چارەسەرکەین هەر قەیران بە قەیران بسپێرین بارودۆخەکە سەختتر دەبێت دەڵام پێ دوای کاکتۆر هیچ دەسەڵاتی بڵندە دوژمنێکی دەرەکی ئەوەندە دەسەڵات دارانی هەرێم خەڵکیان بێهیوا کردووە ئێستا بۆ نمونە خەڵک بەلایەوە گرنگ نەبێ هەندێک خەڵکمە هەرێم بمێنێ ئەوەندە ڕقی لەو دەسەڵە کاتێکا دەبێ پارتی و بڵێن یەکێتی هەرێمی کوردستان لێک جیا بکرێتەوە بەس ئێستا تێکەڵ کێش کراون تا ڕادێک زانی خۆی کێشەکە چییە؟ خۆ میلەتی کورد میلەتێکی بەغیرەتە و مێژووشی شاهیدی ئەو ڕاستیەیە و ڕوبەڕووی ڕژێمێکی وەکو بەعس بۆتەوە و پێش بەعسیەکانی بەڕاستی ئێمە زانین لە مێژوو چییە گوزەرێ و میلەت بەرامبەر بە داگیرکەرانی چی کردووە و تواناشی هەیە ڕوبەڕووی ئەو داگیرکەرانە بۆتەوە بە درێژایی مێژووی خۆی ئەو هەموو قوربانیەشی داوە بەڵام بەڕاستی ئەم دەسەڵاتە کە ناوی دەسەڵاتی کوردی خەڵک خاتری گرتووە وتوێت ئێمە دەسەڵاتی خۆمانە بەڵکو چاک ببێ بە لە دژی نەتەوەکەی خۆمان لەم بارودۆخە سەختە دان بە خۆمان نابگرین بۆ ئەگەر ئەم دەسەڵاتی ئەم زوڵم مستەماکە ئەگەر عەرەبێک بووە یا فارسێک بووە یا تورکێک بووە خەڵک قبوڵیە کرد بێگومانم لەوەی کە قبوڵیان نەیەکرد بەڵام ناشکرێ دەسەڵاتی کوردی یەکێتی و پارتی ئەوەندە بێباک بن کە خەڵک خاتری گرتوون لەبەرەوەی ئەڵێ با ئەمەی خۆمانە با دەسەڵاتەکە لە بین نەچێت چکە خەڵک مەترسیەوەی هەیە کاتێک کە ڕاپەڕن هەر ئەمانە نەمێنن هەرێمەکەش دواتیار نەمێنێ خۆشیان بە خۆداچوونەوەیەک ناکەن کە خەڵک خاتری گرتوون ئەجینا میلەت کە توانی بێتی بەرامبەر بە ڕژێمی بەعس ڕاپەڕێ بەڕاستی بۆ بەرامبەر بەمانە باشترێکە بەس خەڵکی ئێمە تا ئێستاش هەر بەس خۆ بەقەدر تەمەنی بەعس ئەوە ماونەتەوە 35 ساڵە خۆ یەک ڕاستیش ڕێک ڕاستیش هەیە ناخۆ کێشەکە هەرەوە نییە بەعز ناوی دوژمن بوو ئەو تاوانانەی بەرامبەرە کردی خەڵک ئێوەدەوە دوژمنمە کوڕەکەی ئادامەکرا حەزی ناکرد یعنی خۆی دەرناخست ئەوت با نەڵێن شکاوین یعنی بۆ مانایی هەست بە ئازارەکانەکەین بە پێکەنینەوە چوون بەرەو ڕووی ڕووداوەکە ئەوە بەڕێ بە دوژمنیان نەزانی بەس ئەمانە بە ناوی خۆمانەوە میلەتەکانی بادە کردووە وڵاتەکان وێران کردووە تاڵانیان کردو بە ناوی کوردایەتیەوە ئەمانی 35 ساڵە کارەکەن یەک ڕاستیش هەیە ئەو جیلەی ئێمە ڕژێمی بەعسمان دیوە و چەوسانەوە و کوشتن و هەموو خوێن ڕێژی و هەموویمان دیوە بەس ئێمە جیلێک بووین ڕۆیشتوین تازە بەس ئەو جیلەی کە تازە پێگەیشتووە باشەوە تقریبەنەوە 34 ساڵە 35 ساڵە ڕاپەڕین کراوە باشە و ئەو گەنجانش کە تەمەنیان 10 ساڵ بوو ئەو کاتە هێشتا زەبر و زەنگی باسییان نەدیوە لەبەرەوە مناڵ بوون و تەلەبەی پۆلی چواری سەرەتایی بوون 35 و 45 ساڵ هەموو ئەوانەی کە تەمەنیان 45 ساڵ بۆ خوارەوەی نازانن باسییان لە کتێبا بیستویانە یان حکایەتێکە ئێمە بۆیانە گوێڕینەوە هەر کوردی دیوە زۆڵم لە کوردەکە و مافی خوا و خەت خزمەتی ناکاو دای نامەزرێنێ و یەکتریەگرن و یەکتریە کوژن و شەڕی ناوخۆکەن و دەیان و هەزاران کەس کوژرا بە ناوی شەڕی ناوخۆ کەس نەیزانی لە چی هەر دیلگرتنیش نەبوو 50 کەس 40 کەس 20 کەس بەیەکەوە دەوریانەگرتن هەمووی ڕەمی یەکرا و ئەو هەموو کوری خەڵکە بە کوژدرا ئەو هەموو ئافرەتە بێوەژن کرا ئەم هەموو مناڵە هەتی و کرا خەڵک ئەمانەی دیوەڵێ دەسەڵاتی کوردی هەرەوەم دیوە کۆمەڵی کەس کەنانی نەبووە ئێستا بۆتە بزنسمان و حکمی ئەم وڵاتاکە و خۆیان و مناڵ و برا و برازا و کە سوکاریان هەر هەمووی خاوەنی مەلایین و ملیار دۆلارە لەبەرەوە ئێستا زۆرینەی خەڵکی کوردستانیش ئەوانن کە تەمەنیان خوار 45 ساڵە ئەوەی بۆ ڕاکاریشیان پێکرێ هەموو ئەو گەنجانن کە تەمەنیان خوار 45 ساڵە ئەوانەی کە داهاتوش خاوەنی ئەم وڵاتەن هەموو ئەو گەنجانن کە باسییان نەدیوە و هەر زوڵم مستەمی کوردیان دیوە
بۆیە بێ هیوابوون لە دەسەڵاتی کوردی و لە حکمی کوردی بۆیە ئێستا تۆ باسی تاوانەکانی باس بکەی هەموو ئەوانەی تەمەنیان خوارد 45 ساڵە گاڵتە بە تۆکڵێت تۆ باسی چیەکەی کاک وەرە باسی ئەمانە بکە کە برای خۆمانە لە پشتی خۆمانە و لە پشتەوە خەنجەرمان لێدا خوێنی ئەو میلەتە ئەمژێ لە کاتێکە خەڵک ناتوانێت پێداویستە سەرەتایەکانی خۆی دابینکە خەڵک تووشی دەواازەکردن بووە ئەمە چێ بەرپرسیارە لێ ئەو دەسەڵاتێک کە وەکوت 34 ساڵە حکمی ئەم هەرێمە دەوڵەمە ناکا بە نەوت و بە غاز و بەم هەموو داهاتەی کە هەیەی دەرەنجام ئێستاش ئاوی خواردنەوە نەبێ و ئێستاش ئەگەرە و غازە لە ژێر زەویەوە نەبووە و لیترێ بنزین بە 2000 بێ لە ئەوروپا شەشتیوانێک خەڵک چی بکە هۆکاری گواستنەوەی گشتیش نیە ینی خەڵک بە چی ئاموشۆ بکە نانتوانی هەڵێکی شەمەنەفەر لە بینی سلێمانی و هەولێرا دروستکەن لە بینی سلێمانی و کەرکووک سیستمی پاس سیستمی پاس نییە لە کوردستانە تا ئێستانی خەڵک بە چی هاتوو چۆ بکە سیستمی تەندروستی نیە خستخانەکان دەرمانیان نێکاک ئەوە کەمێش هەیە بەغدای نێرێ ئەوی تر خەڵک بێ خۆی بچێت لەسەر پەیوەندی لەگەڵ بەغداد لە کابینەی زەیدی ئێستا بۆکو بە ڕێزوو تێست لەسەر سیستەمی ئەسی کۆدا ڕێکەوتون نەوتەکەیان تەسلیم کردو بە ئێستا باز لەوە کرێت کە 20,000 ڕاستی بەغدادەکەن 50,000 بۆ ناو خۆ بەکاردێنەوەی تر ڕیان گرتووە کارکردن ئاڵۆزێک دەمین لەم خۆناغە لە بینی هەرێم و بەغدا خود بڵین حکوومەتی هەرێم و حکوومەتی بەغدا بەڵێ بینی هەرێم و بەغدا ئاڵۆزە گومانیتیانی ئاڵۆزەکە تازەنین کۆنا باش لە جێبەجێکردنی مادەکانی دەستورە لەوەی کە هەرێم سربەخۆنەوتی دەرهێنا و فرۆشتی لەوەی کە هەرێم خۆی بە دەوڵەت دەزانی لەوەی کە بەغا مافەکانی کوردی دابین نەیە کرد لەوەی کە هەرێم التیزام ناکە هەردوو دوولایەنەیە ئەو ئاڵۆزیانە هەربوون و من پێم وایە ئێستا لە جاران زیاترن جاران جۆرێک لە هاوپەیمانەتیە بوو لە نێوان سیاسی لە نێوان دەسەڵاتی کوردی و بەغدا ئیتر ئاوا گوریس پسێنەیەکە بۆ هەر کەسە ڕایکیشە بۆ پێکەنانی حکوومەت بۆ پاراستنی بەرژەوەندەکانیان بەڵام لاواز بوون کاندیدی وەزیریان دەرەنەچوون پەرلەمانی عێراق ئێستاش پڕ نەکراونەوە ئێستاش هەروایە بەڵام ئێستا بارودۆخەکە ئاڵۆزترە بەهۆی ئەوەی یەکەم دوایە سەرهەڵدانی جەنگی ئێران ئەمریکا دەسەڵاتی کوردی زۆرتر لایەنگری ئەمریکا و ئیسرائیلی کرد بەشێکی یان زۆری نەکەی کەوەی کە دەسەڵاتی هەیە بەڵێ زانیاریە بەڵێ زانیاری گومانی تیانە لای ئەمەش زانیاری نەبێ گومان بێ بەس لای دەسەڵاتی عراقی لای شیعی عراقی لای ئێرانیەکان گومانی تیان خۆیەوانیش گرنگە بەڵێ لای ئەوان پیان وایە هەرێم تێوەگلا و هەندێ بەڵگەشیان لایە کە هەرێم پەیوەندی هەبووە لەگەڵ بەرپرسانی ئیسرائیلی و ئەمریکی و کۆنە بەعسیەکان و هەندێ عەرەبی سوننە و بۆ چاوەڕێی گۆڕانکاری بوون لە ئێران و عێراقا بکرێت ئەمە بارودۆخەکەی سەختتر کرد پەیوەندی هەرێم و بەغدای زۆرتر ئاڵۆز کردووە جگە لەوەی بەغداش دوای و بارودۆخانە فشارەکانی لەسەر هەرێم زیاتر کردووە و زۆر بەڕاشکاویش لەم هەنگاوانە ئەمریکیەکان پشگیری حکوومەتی عراقیەکان لە بەرەوەی بەرژەوەندیان لەگەڵ عێراق زۆر مرکزە بەرژەوەندیان لەگەڵ مرکزە پشتیوانی هەنگاوەکانی مرکزەکەن وڵاتانی دەوروبەر و دراوسێش بە تورکیاشەوە ئێستا پشتیوانی مرکزەکەن نەک ئێرە ئەمریکیەکان کە ئێستا ترامپ و ئیدارەکەی حاکمن ئەوان باوەڕیان بە حکوومەتی مرکزی هەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و پشتیوانی ئەو سیستەمە ئەکەن و هەربوونی فیدراڵیان پێکارێکی غەڵەتە ئەوانەیەکی لە بەرژەوەندی ئێمە نییە و بەغداژەوە تا سیستمی ئەسی کۆدای بەسەرا سەپاندین و نەوتەکەشی بردو ئەو تا هەر لەو نەوتەش لەمە دوا بۆ تورکیا ملیۆنە بەرمی لە نێرێ و زیاتری ژانەبی کەنە ملیۆن و نیوەک و کە ئەمانە بۆ خۆی هەمویان هیچیان لە بەرژەوەندی هەرێمی کوردستان نییە ڕۆژ بە ڕۆژ ئەوان فشارەکانیان لەسەر هەرێم زیاترەکەن و هەرێم کارتی فشاری نییە یانێگە تابیرەکە دروست بێ هەش بێ کارتەکانی لاوازە هەرێم ئێستا لەم بارودۆخایە کە خۆی یەک ریز نییە چی بەرامبەر بەغا پێکرێ بەڕاستی چی پێکرێ ئەوە بەغدایە لاوازە ئەجینا لە بەغدا ئێستا ئەگەر تۆزێ دەسەڵاتێکی بەهێزیە بێ من پێم وایە نایڵێ هەرێم ئاوا بێ فشاری زیاترمان لێکە یەک خاڵی کەش کە لە بەرژەوەندی هەرێم نییە هاتنی عەلی زەیدی و پەیوەندی باشی عەلی زەیدی لەگەڵ ئەمریکیەکان مەدحوسەنای ترامپ بە درۆوە کە هێشتا عەلی زەیدی هیچی نەکردووە ئەو مەدحوسەنایی کردی لە بەرژەوەندی خەڵکی کوردستان نییە سەرۆکوەزیرانێک بێ لە بەغدا حکم بکە و ئەمریکا پشتیوانی بکە و مەدحوسەنای بکە لە بەرژەوەندی هەرێمی کوردستان نیە ئێمە چاوەڕێەوە بووین ئەمریکا بێ بڵێ تەنها هیوان بە ئێوەیە
کە سیستمی عراقی بگۆڕن ئێوە سەرچاوی با بڵێن دیموکراسیەتن بۆ هەموو عێراق ئێوە دەوڵەتێکی مەدەنی و دیموکراسی دامەزرێنن عێراق دەوڵەتێکی شیعگەری سەر بە ئێرانە ئێستا ئەمریکا خۆی لەگەڵ ئەوان مامەڵاکاڵە پیاوی باشن خەریکە ئێمە بین بە پیاوە خراپەکە ئەوەش لە بەرژەوەندی ئێمە نییە بەڕاستی لە داهاتوە وەکو دوپرسیە لەسەر سیستەمی ئەسیکۆدا پێ دوای لەژێر فشار ڕازی بوون لە سەڵاتدارانی هەرێم کە پێشتر ڕازی نەبوون ئێستا دەبێت سیستەمی ئەسیکۆدا هەموو داهاتی خاڵستونەکان بە ئەلکترۆنی بکرێت دەڵێن لە 150 بۆ هەرێم بێ لە 150 بۆ بەغداد بێ خاڵی نافەرمیدا بخرێ بە ناچاری ڕازی بوون کاکە هەرێم 1 ساڵ ئامادە نەبوو بچێتە ژێر سیستەمی ئەسیکۆداوە بە هیچ شێوەیەک ناچوو بە سەیری کرد هەموو ئابووری هەرێم لە بەردەستی عێراقە هەموو سیستمی ئابووری لە عێراقا لەژێر دەسەڵاتی حکوومەتی فیدراڵیە بە موچەکانیشەوە بە گومرگیشەوە بە هاتنی پارەی کاش و ناردنیشەوە بازرگانی ئەوستا هیچی شێک لە هەرێمیان ناکرا یعنی هەموو سەرچاوەکان دۆلاری 132 دەست نەدەکەوت لە هیچ شێوەیە خاڵی سنووری هەبوو لە بینی هەرێم و بەغداد حکوومەتی هەرێم زۆر بە ناچاری قبوڵی کردە جینا قبوڵی ناکرد بەڵام دوجار ئێماڵێنە بێ حکوومەتی هەرێم بێنێ لەگەڵ حکوومەتی عێراقی فیدراڵ ئاوازم کە لە ڕێقە بێنین ئەوەی کە ئەمری واقعا پێک بین لەسەر هەموو ئەو خاڵانەی تریش کەماون ئەمان لە بەرژەوەندی خەڵکی کوردستانە باشە بۆ نایەن کە بە 50,000 بەرمیل کێشەی سوتەمەنی حەل نابێ بیدەن بە بەغاو بڵێن بەغاوەرە حەلیک ئەگەر دوای 2-3 مانگ بەغدا پێی حەل نەکرا خۆلانی کەم خەڵکی کوردستان گلەی لەم دەسەڵاتە ناکا گلەی لە بەغاکە بۆ نایەنەوە چارەسەرکەن دێنجارت داوای نەوتی زیاد دەکەن بەغا بۆیان زیاد کە لە کاتێکە عێراق خۆشی ئێستا لە قەیرانێکایە بە حکمی ئەوەی گەروی هورمز داخراوە لە 170 نەوتی عراقی لە گەروی هورمزەوە ڕۆیشت و ئێستا کەم ناو بەناو کە دەرگاکرێتەوە چەند کەشتێکەوە پێشتر بەرەمێنانی 4 میلیۆن بوو لە ڕۆژ کەمتر لە زۆر کەمی کرد بەڵام دەرەنجام هەرچی ڕوو بدا عێراق و دەوڵەتە و سنووری دیاری کراوە و کۆمارێکی دیاری کراوە و ئەمڕۆژێ ئێمە بڕوخێ بسووتێ هەرچی بێ بەس ئێمە ئێمە هەرێمێکی فیدراڵین بەو بارودۆخە سەختەی کە بە ناوچەکە و گەڕانکارانەی هاتون توانیمانە لە دەستورا جێبەجێ بکەنەوە ئەم دەستورە کە ئێستا نیوەی عراقیەکان باوەڕیان پێی نییە چاوەڕوانی هەلێکن گۆڕانکاری بەسەر پرسیاریش لەسەر غازەکەی چەمچەماڵ پێدوایەکێتی ڕازی بوێ کە عێراق بیفرۆشن بە عێراق بەس پارتی زیاتر نیگەران بێ نا من پێم وایە یەکەم یەکێتی و پارتی ناتوانن ڕێگری لە فرۆشتنی و غازە بکەن دووش بەسەرێکان هەندێک داواکاری و مەتالیبی هەیە ئەگەر نیسبەتی هەردوو لایەن مسۆگەر بکرێ لە خێر و بێری ئەو گرێبەستە کە ئەو بڕێ کادرە بە عێراق ئەوە ئەمانی دوجار لێ بێ دەنگە بن وەکو هەموو ڕێکەوتنەکانی ترکە کردویانە ئەوە شینی هەریسەکەیە شینی حسێن نییە چکەمان لە زۆر شت هێستا وەزارەتی خوێندنی باڵا لە پشکیەکی تێبڕیار بۆ 1000 کەس دابمانزرێنی لە زیاتی دانان دوایی سگە بڵێن ئەو ئەنجومەنی وەزیران سەرۆکی دوانی ئەنجومەنی وەزیران بە بڕیارێکی لەغای کردەوە سەرە هەموو شتێک ناکۆکرد ئەزانیی ناکۆچیەکان زۆر قوڵن هەموو شتێکی گرتووەتەوە بەڵام وەکوتم ئەمانەوەندەی بیری لێکەنەوە هەرێکان بەرژەوەندی حیزبی بەلاوە گرنگترە لە بەرژەوەندە نیشتیمانیە گەورەکە ئەو بابەتانەش وەکو بزنس سەیریەکەن لەگەڵ بەغایە چۆن بەشەکانی خوان پارێزراو بێت دوجار تەسلیم یەکەن بەڵام ئەگەر بکەوێتە بابەتی یاسایی و زۆرکردن و خوانەکەدە بەکارهێنانی هێز من پێم وایە عێراق ئەتوانێت کۆنتترۆلی هەموو ئەوەزانە بکە چکە بێهیوا بووم لەم دەسەڵاتی کوردیە بەم پرتەوازەیە کە هەیە نابێت لە هاوڵاتیانی خۆمان چاوەشەکەین بڵێن وڵاهی ئێمە توانین لە شەو ڕۆژێکە بەغا بگرین و عێراق بڕوخێنین و وەنیێ وەکو قەدیمە وسان جمۆ بەغدا گیرۆ بە تەمابینەوە بکەین ئەومان پێ ناکرێ واقعەکە ئەوەیە کە ئێمە ئێستا لە بازنەیەکی زۆر لاوازاژین عێراق هەرچەند زەعیف بێت دەوڵەتە و بەرژەوەندی هەیە و پشتیوانی نێودەوڵەتی هەیە ئەتوانێت ئەوەی کەوێ جێبەجێکە بەسەر ئێمە فەرزیکە زۆر سپاس دەکەین بەڕێز دکتۆر دارە محەممەد ئەمین مادماک سوپاسیان سپاس بۆی بیرانی بەڕێز سپاس باوکارانم خواتان لەگەڵ